لە ڕۆژی سێ ئابی ساڵی 2014 بوو کە ڕێکخراوی داعش دوایەوەی کە هێرشی کردە سەر ئەو ناوچانەی کە لە دەوروبەری هەرێمی کوردستان بوون و هەروەها سەر خاکی هەرێمی کوردستانیش توانی شنگال داگیر بکات. لە دوای داگیرکردنی شنگال لەلایەن ڕێکخراوی داعشەوە بارودۆخی زیدیەکانی شنگال بە تایبەتی بارودۆخێکی نالەبارە کە تا ئێستاش نەتوانراوە سەقامگیری بگەڕێتەوە بە شنگال. ژمارەی زۆری کچان و ژنانی زیدی ڕفێندران و ژمارەیەکیشیان تا ئێستا لە گۆڕە بە کۆمەڵەکاندان و پیاوەکانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی کارەسات و تراژدیای گەورەی جینۆساید بوونەوە بەرامبەر بە کوردانی زیدی. لە ساڵی 2015 هێزەکانی پێشمەرگە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک بارزانی توانیان شنگال لە دەست چەکدارانی داعش دەربهێنن، بەڵام ئێستاش کۆمەڵێک بارودۆخی نایاسایی و گروپی چەکداری نایاسایی ئاسایی هەن کە نەیان هێشتۆ بارودۆخی شنگال وەکو خۆی ئاسایی بێتەوە. ئاماژە بە ئەو ڕفێنراوانە دەکەم کە لە سەردەمی داعشتا ڕفێنراون، زیدیانی ڕفێنرا و کوردانی زیدی. ژمارەیان 6470 کەسە کە لەو ژمارەیە 3548 کەسیان ژن و کچن ئافرەتن و 2869 لا ڕەگەزی نێرن. ئەمانە ئەو کوردەی زیدیانن کە لە سەردەمی داعشەوە ڕفێندراون. هەروەها ئەوانەی کە تا ئێستا ڕزگار کراون هەوڵێکی زۆر هەبووە. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام حکوومەتی بەغدا و عێراقی پابند کردووە و جەختی لەوە کردوتەوە کە یارمەتی دەربێت بۆ ڕزگارکردنی ژنان و کچانی زیدی لە دەستی ڕێکخراوی داعش و بگەڕانەوەیان بۆ زەیدی خۆیان، بەڵام تا ئێستا سەرڕای هەوڵەکان توانراوە 3562 کەس ڕزگار بکرێن. لەوانە 1207یان ژنن، 339 کەسیان پیاون. منداڵی کچیان سەیە کە تەمەنیان زۆر بچووکە ئێستاش 1059 کەس ڕزگار کراون لە منداڵانی کچ و 957 منداڵی کوڕیش تا ئێستا توانراوە لە ئەو ژمارەی زیاتر لە 6000 کەسەی کە ڕفێندراون ئازاد بکرێن. بەڵام هەوڵەکان هەر بەردەوامە. حکوومەتی هەرێمی کوردستان داوای جێبەجێکردنی ڕێککەوتنی شنگال، ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال و گەڕانەوەی کوردانی زیدی مناوچەکانی خۆیان دەکات و هەروەها ژمارەیەک لەو زیدیانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکاندا نێژراون و کۆمەڵکوش کراون ناو بەناوە گۆڕی بە کۆمەڵ دەدۆزرێتەوە. تا ئێستا 162 تەرم دۆزراونەتەوە، تەرمی ڕفێنراوانی کوردانی زیدی کە لە سەردەمی داعشتا ڕفێنراون کە 20 تەرمی مێ بووە، 142 تەرمیشی لە ڕەگەزی نێر بووە کە دۆزراونەتەوە. بەڵام ئەوانەی کە چارەنووسیان تا ئێستا نادیارە بە نادیاری ماوەتەوە، دیار نییە لە زیندانەکانی داعشتان لە گۆڕە بە کۆمەڵەکاندا کۆمەڵکوش کراون یا چارەنووسیان چی بەسەر هاتووە. ژمارەیان 2687 کوردی زیدیە کە 1255 کەسیان من و 1431یان لە ڕەگەزی نێرن کە تا ئێستا چارەنووسیان بە دیاریکراوی نادیاری ماوەتەوە، دیار نییە کە ئەوان چارەنووسیان بەرەوکوێ دەڕوات. هەر سەبارەت بە ڕزگارکردنی کوردانی زیدی و هەروەها ئەوەی کە و هەوڵانە تا چەندە بەردەوام بن میوانێکمان لەگەڵ دەبێت دواتر توانین قسەی لەسەر بکەین. تا ئێستا لە وڵاتانی دەرەوە لە پەرلەمانی وڵاتانی ئەوروپی هەوڵدراوە کە کۆمەڵکوژی کوردانی زیدی بە جینۆساید بناسێنرێت. هەر لە ماوەی هەفتەی ڕابردوودا بوو کە پەرلەمانی ئەڵمانیا دانیش لەم بارەوە ئەوان داوایان کرد کە بتوانرێت لا ڕێگەی ئەو کەیسانە و ئەو دوکیومنتانەی کە بەردەستن ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە هەن ئەو زیندان و سیاچاڵانەی کە کوردانی زیدی تێدا زیندانی کراون ئەم دوکیومنتانە کۆ بکرێنەوە، کۆمەڵگەی نێودەوڵەتی بێتە سەردەنگ و جینۆسایدی کوردانی زیدی لە ئاستێکی بەرفراوانتردا ئەو کۆمەڵکوژیە بە جینۆساید بناسێنێت. تا ئێستا لە هۆڵەندا و دانیمارک و نەروێژ و هەروەها سوید و ئەڵمانیا و پەرلەمانی یەکێتی ئەوروپاش لە هۆڵەکانیان بەردەوام بوونە بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی کوردانی زیدی لە سەردەمی شەڕی داعشتا لە 3 ئابی 2014 بە تایبەتی کە شنگال و دەوروبەری داگیر کرد و دواتر لە ساڵی 2015 لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ڕزگار کرا.